بەشدار بە لە خولی مەتنی المقدمە الجەزەریە لە زانستی تەجویددا و سەنەدی مەتنەکە بەدەست بهێنە. بۆ زیاتر ئاشنابوون بە قورئانی پیرۆز و باشتر خوێندنەوە و تێگەیشتن لە یاساکانی تەجویددا، دەستگای نووری حیکمە هەڵدەستێت بەکردنەوەی خولێک لە ڕێگەی ئۆنلاینەوە بۆ زانستخوازانی بەڕێز. وانەکان بە شێوەی لایڤ دەبێت لە گروپی نووری حیکمە و پەیجی دەستگای نووری حیکمە و چەناڵ یوتیوبی دەستگای نووری حیکمە. بەشداربوو سەرپشکەلەوەی لە هەر یەکێک لەم سێ شوێنە بینەری بێت. خولەکە لەلایەن بەڕێز مامۆستا دلێرگەرمیانی دەگوترێتەوە. خولەکە لە 16 پێک دێت. هەموو شەوانی دووشەممە و چوارشەممە لە کاتژمێر 9 خولەک دەست بە خوێندنی وانەکان دەکرێت و ماوەی کاتژمێرێک دەخایەنێت. پاشتاوبوونی خولەکە بەشداربوو فۆرمێکی ئەلکترۆنی پڕ دەکاتەوە. ئاماژە بەوە دەکات کە بینەری گژوانەکان بووە. ئەو بەشداربوانی کە بینەری تەواویوانەکان دەبن بە جێبەجێکردنی ڕێنماییەکان لە کۆتاییدا سەنەدی مەتنەکەیان لەلایەن بەڕێز مامۆستا دلێرگەرمیانیەوە پێدەبەخشرێت. مەرج و ڕێنماییەکانی بەشداربوون پێویستە بەشداربوو شارەزاییەکی هەبێت لە زانستی تەجویددا. بە مەرج گیراوە بەشداربوو بینەری 160 زیاتری وانەکان بێت بە شێوەی ڕاستەوخۆ. پێویستە گشت بەشداربوانی بەڕێز مەتنەکەیان بە کۆپیکراوی لە بەردەست بێت لە کاتی بەڕێوەچوونی وانەکان. بۆ بەشداریکردن جۆینی گروپی نووری حیکمە بکە و ناوی سیانی لە کۆمنت بنووسە. بەرواری 5/7/2021 شەوی دووشەم لەسەر سێشەم لە کاتژمێر 9 خولەک وادەی بەڕێوەچوونی وانەی یەکەم دەبێت.